وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بە پاساوی یەخستنی گوتاری ئاینی ڕۆژانی هەینی سەرقاڵی پرۆژەیەکە بۆ سنووردارکردن و قۆڕەقکردنی گوتاری مزگەوتەکان لە 8 تشرینی 2016 کۆنفرانسێک لە شاری هەولێر لەسەر یەخستنەوەی گوتاری ئاینی سازکرا و تێیدا ژمارەیەک بڕیار دەرچوون لەوانە یەخستن و دەستنیشانکردنی گوتاری هەینی ئەو بڕیارانەی وەزارەتی ئەوقاف کاردانەوەی بەدوای خۆیدا هێنا و گوتاربێژان هەرزوو دەرکردنی ئەو بڕیارانەیان بە لێدانی مامۆستانی ئاینی ناوبرد و دەڵێن ئەوەی ئەوقاف دەیەوێت قبول ناکرێت و ئامانجی دیکە لە پشت ئەو بڕیارانەوەیە. ئەمە موامەرەیەکی ئیقلیمیە بۆ شکاندنی شکۆی زانایانی ئاینی و مزگەوت بە شێوەیەکی گشتی لە کاتێکا کە کوردستان نغڕۆی دەیان قەیرانی کۆمەڵایەتی و سیاسی و سەربازی و ئیداری بووە بەڵام بەداخەوە لە ئەمڕۆیە مزگەوت و مەلا کراوەتە ئامانجێکی گەورە بۆ ئەوەی لە شکۆیان کەم بکرێت. ئەگەر وای لێ بکەن کۆنتڕۆڵی مینبەر بکەن کارێکی خەتەرە چونکی ئەو دژایەتەی ئیسلام کە لە کۆناویستویانە بیکەن لە حەج و لە قورئان و لە مینبەرا بووە دەیانێ بەربەرەکانی بکەن تا ئێستا ناجح نەبوون بەسەری. ئێمە ئەم ئیشە بەو بەرپرسانەمان گوت کە لە سەر مێزەکە دانیش بوون لە هەولێر وتمان ئێمە ئەم ئیشە بۆیە ناڕازیم پێی بە چەکچێکی ئەزانین بۆ سەری خۆمان. وەزارەتی ئەوقاف دەیەوێت هەرچی کردووە بۆ مامۆستایانی ئاینی بسەلمێنێت بڕیارەکانی لە بەرژەوەندەی مینبەرەکاندایە لە کۆنفرانسەکانیشدا شیکردنەوە بۆ ڕاستپاردەکانی وەزارەت دەکرێت بەڵام مامۆستایانی ئاینی ناتوانن دڵ بەو بڕیارانە گەرم بکەن و پێیان وایە پێویستە گوتاری ئاینی خۆیان دەستنیشانی بکەن بەو پێی ئەوان زیاتر لە ناو خەڵکدان و بەبرینەکانی نێو کۆمەڵگا ئاشنان لە هەمان کاتدا ئەوقاف سوورە لەسەر جێبەجێکردنی ڕاستپاردەکانی و بەکارێکی باشی دەزانێت. خەڵک بۆیە لێرە لێ بەگومانە بە حقیقت و بە پیلانێکی ئەزانن نەک بە پلانی ئەزانن بە خراپەی ئەزانن نەک بە چاکسازی کە تهدیدکردنی عنوانەکانی وتاری هەینی لە سێ وتارە ئەبێت لەم سێ وتارە دەرنەچی لەم سێنەچی ئەمەش هەیە کە شتەکانیشیان مەتاتیە یعنی سبێنێ ئەتوان خەڵکی پێ محاسبە بکەن خەڵکی پێ معاقبە بکەن خەڵکی لە پرسیینەوەی لەسەر بکەن. ئەمە بۆ ڕێخستنەوەی وتاری ئاینیە بەو مانایی کە وتاری ئاینی ئەبێ کورد بێ و ئەبێ پوخت و چڕ و پڕ بێ و ئەبێ بوتار علمی بێ و ئەبێ مامۆستای ئاینی پەیامێک بگەێنێ مفتی نەبێ فتوانە و ئەبێ وتار تعبیر لە واقعی کۆمەڵایەتی و ئابووری و سیاسی وڵاتەکە بکە. لە هیچ سەردەمێک و لە دەقە ئاینیەکانیشدا بوتاری ئاینی بۆ مامۆستایان دیاری نەکراوە بەڵام ئێستا وەزارەتی ئەوقاف دەیەوێت بە هەر جۆرێک بێت ئەو سنوورانە ببەزێنێت. مامۆستایانی ئاینیش دەڵێن سنووردارکردنی گوتارە ئاینیەکان زەنگێکی مەترسیدارە و ئەوقاف تا دێت بڕیاری قورس بەسەر مامۆستایانی ئاینی و مزگەوت و حوجرەکاندا دەسەپێنێت. ئەم بڕیارانەشی لەم کاتەدا نەک پێویستی نییە بەڵکو ئەگەری هەیە پشێوی بەدوای خۆیدا بهێنێت. ڕامێ عوسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.